با دروشمی کورد و کۆری ئێمە دۆستین. فێستیڤاڵی کەلتوری کۆری لە سلێمانی بەڕێوەچوو. دوای خوێندنەوەی وتاری وەزیری ڕۆشنبیری هەرێم و پارێزگاری سلێمانی و کۆنسوڵی گشتی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان با نمایشکردنی مۆزیکی کۆری فێستیڤاڵەکە دەستی پێکرد. گۆرانی و مۆزیکی باوی کۆری و خستنەڕووی بەشێک لە مێژووی دروستبوونی کۆریا و نمایشکردنی هونەری تایکواندۆ بەشێکی گرنگ بوون لە چالاکیەکانی فێستیڤاڵ. هەنا تل سەت کما چەیۆت کەمێ پەیوەندی بە کللتوری وڵاتی کۆریاوە هەیە لەبەری ئەو وڵاتەش وەکو ئێمە مێژوشی هاو بەشمان هەیە لە نەهامەتیە ئەوانیش بە هەندێک ناڕەحەتیا تێپەڕ بوون و هەروەها یارمەتی گەلی کوردیان ناوە لە سەرەتای ڕزگارکردنی عێراقەوە لە ساڵی 2023ەوە کە تیپی زەیتون هاتەوە دواتر ڕێکخراوی کۆیکا وەروەها قونسوڵخانەی کۆریا لەبەرەوەمە جیاوازی ئەوەیە کە کللتورەکانمان هاوبەشن و لێرە نمایشەکەین. هاوکات لە فێستیڤاڵەکەدا کەلتور و شوێنە سەرنجڕاکێشەکانی کۆریای باشوور لە ڕێگەی داتاشۆوە بۆ ئامادەبووان نمایش کرا تا ئاشنا بن بە کەلتوری کۆریەکان و خستنەڕووی لایەنە هاوبەشەکانی نێوان نەتەوەی کورد و کۆری بۆ گەیاندنی پەیامی فێستیڤاڵەکەش سەمایەکی تێکەڵ بە کەلتوری کوردی و کۆری نمایش کرا. فیستیڤاڵی کللتوری کۆری کە لە سلێمانی ئەکرێت مای شانازیە من شانازی ئەەکەم کە فیستیڤاڵی کللتوری گەلانی کۆریا ئەمساڵ لە سلێمانی نمایشەکرێ و شانازیەکەین کە خوێندکارە ئازیزەکانی ئێمەش ڕۆڵێکی جوان ئەبینن لە بەڕێوەچوونی فیستیڤاڵەکەدا. دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی فێستیڤاڵەکەی لە ئەستۆ گرتبوو وەک چۆن لە ڕابردووشدا هەوڵی داوە لە ڕێگەی وەرگێڕانی دراما کۆریەکانەوە هاوڵاتیان بە کەلتوری کۆریا ئاشنا بکات. پێدەچێت ئەوەش هۆکار بوو بێت بۆ ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتیان کە بەشداری فێستیڤاڵەکەیان کردبوو. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.